دەرگای خزمەتی تەکیەی قادری کەسنەزانی لە سلێمانی بەڕووی زیارەتکارانی چلەی ئیمام حوسێندا کراوەتەوە کە لە شارەکانی ئێرانەوە هاتوونەتە شارەکە. زیارەتکاران دوای وەرگرتنی پشوویەک بەرەو کەربەلا بەڕێ دەکەون. ئەمڕۆ چی من بۆ کەربەلا سێ چوار ڕۆژ لە کەربەلا و سێن بە تێ من لێرە و چیمە و دووارە لە باشماوە چیمە بۆ ئێران مەخسوسەن لە مەرز خوسرەویە و زۆر هاتنەوەلی ئەوانە کە ئاشنایی جەدیدەن ئاشنا پیاکردنە لە مەرز باشماق دیالانتیان لە باشماغەوتیان. ئەم زیارەتکارانە لە مەرزی باشماخەوە هاتوون و تیمەکانی هاتوچۆ و ئاسایش و تەندروستیش هاوکاریان دەبن تا ئەو کاتەی بۆ کەربەلا بەڕێ دەکەون. سلێمانی شارێکی خۆشە، ئاسایش و ئارامی بەرقەرارە. سپاس بۆخوا هەموو پێداویستی کشمان بۆ دابین کراوە بە مەبەستی ئەنجامدانی زیارەت لێرین. برای احترام به آقا سلێمانیە هەست مرکزی کوردستانی عراقی. ئێستا لە سلێمانیم و زۆر سوپاسگوزارم بۆ خزمەتەی پێیان کردوین. ئیشەڵا جارێکی دیکە باشتر دێینەوە. گیانم فیدای ئیمام حوسێن بێت. بۆ زیارەتکردنی هاتوین چونکە ئیمام حوسێن پادشای کەربەلا و سەر و ماڵم فیدای بێت. جانم مالم فدای ئیمام حوسێن باشه. بڕیارە چلەی ئیمام حوسێن ڕۆژی حەڤەی ئەیلول لە کەربەلا بەڕێوە بچێت. بەپێی پێشبینی لێپرسراوانی کۆماری ئیسلامی ئێران چاوەڕوان دەکرێت لە مەرزی باشماخەوە لە ماوەی 10 ڕۆژدا 50,000 زیارەتکار لە سلێمانیەوە بۆ کەربەلا بچن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.